یاریەکانی تۆپی بالەی نایەبی عێراق بەرەو قۆناغێکی هەستیار و یەکلاکەرەوە دەڕوات و کۆبوونەوەی سێمی چوارگۆشەی زێڕین لە هەولێر و لە هۆڵیانی ئەکاد عەنکاوە دەستی پێکرد. لا یەکەم شەوی یاریەکان دوو یاری لووتکە ئەنجامدرا. سەرەتا هەولێری خاوەن ماڵ ڕوبەڕووی پێشمەرگەی سلێمانی پێشەنگ بوویەوە لە یاریەکی پڕ کابەری و دوای دوو کاتژمێرونی و نمایشکردن. دوجار هەولێر یاریەکەی بە ئەنجامی 3 گەیم بەرامبەر 2 گەیم بردەوە و پێشمەرگەی سلێمانی لە لووتکە هێنایە خوارەوە. چەند هەڵەیەکمان کرد نەمانتوانی یاریەکە ینی لە ساڵحی خۆمان کۆتایی لە ڕاستە شۆتی یەکەم و شۆتی یەکەم خراپن، بەڵام دووەم و سێم هاتینەوە تایم لە شۆتی چوارەم و پێنجەمە ینی چەند غەڵەتێکی ینی زۆرمان کرد، غەڵەتی ئاشکرامان کرد و بۆیە نەمانتوانی لە یاریە سەرکەوتن، بەڵام ئەمە نیشانەیەوە نییە کە ئێمە یاریە دۆڕابین ینی دەست لە دەوری بشۆین. نا ئیشەڵا یاری زۆری ماوە، تەرجەمەی تر ماوە، ئیشەڵا بتوانین هەمان وەکو پێشتر یاری بکەین و بینەوە پێشین ئیشەڵا. توانی مامۆستەوایەکی پێشکەش بکەین لەگەر یەکەمی ڕیزبەندی کە یانی پێشمەرگە سلێمانیە. سوپاس بۆخوا توانیمان 3-2 یاریەکەیان لێ ببینەوە و هەردوو لە ئاسمان باش بوو. سوپاسی ترەوە تایرەیە دەبێ یەکێ بیباتەوە و یەکێ بدۆڕێت. لا دووەم یاری غازی جنوب و شۆرتا ڕوبەڕوو یەکتر بوونەوە. یاریەکە تا کاتی پارشەوی خەیاند و غازی جنوب بە زەحمەت و بەنجامی 3 گەیم بەرامبەر 2 گەیم لە شۆرتەی بردەوە و پێشەنجی خولەکەی گرتەوە. غازی جنوب و پێشمەرگەی سلێمانی خاوەنی 15 سەرکەوتنن، بەڵام غازی جنوب بە 46 خاڵ لە پێشەنگە و پێشمەرگەش بە 43 خاڵ لە خانەی دووەمە. شۆرتا بە 14 سەرکەوتن بە دوایانەوەی و هەولێریش لە خانەی چوارەم خاوەنی 12 سەرکەوتنە. لە دووەمین یاریەکانی ئەم کۆبنەوە سێشەممە کاتژمێرنەوەی شەو هەولێر ڕوبەڕووی شۆرتە دەبێتەوە و پێشمەرگەی سلێمانیش زەنجی پێشەنجی لەگەڵ غازی جنوب دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.